گروپên çekdarên Iraqê di navbera daxwaza Amerîka ya helweşandinê û hêrişên wan dîsan dest pê kiriye, herişên wan dîsan dest pê kiriye bo encamdana hêrişan li ser hêzên Amerîka li Iraqê eger hatû heta wê dema diyar kirî heyvanehiya ev sala xwe venekêşin. Ev gropên heneyên çekdar ku bi dereceyek wela bû Iraqê nîne, bi welatên derve heye, bu armanc û xebatê hedefên wan kar dikin. هیچ دستهلاتا فرماندار گشتی هزین چکدارین عراق لسروان نینه یا حکومت عراق لسروان هیچیه موچه و بودجه دته پرنگه کی سالانه زدتری 2 ملیار و 800 میلیون دلار وکی بودجه جه حکومت عراق ورد گیرن دمکی ده هجمارا وان دیار نینه و هیچ خیره که وانجی بو عراق نینه دهاتوی وان گروپان هلویستین امریکا در حق وان گروپان دهاتوی امنیت عراق بدست وان گروپان جهجای احمد شریفی شارزای سربازی جه بغداد پرسم جه احمد تو بخیراتی کردستان 24 دیسا گروپا که ناوا برا مقاومه اسلامی العراق گفو هرشیا روبروبونه یعنی جی دست بکرنا هرشن خو لدیجی هزین امریکا العراق تکت بوچی بنای خوای بخشندەی میهرەبان گومانی تێدا نییە کەوا پاڵنەرەکان چین پاڵنەرەکە بریتە لە پەیوەندی ئەو گروپانە لەگەڵ هاوسەنجە هەرێمەتیەکاندا بە بۆچوونی من ئەوەیە بەڕاستی دانوستانەکان پێم وایە لەناو ئێران و ئەمریکا شکستی هێناوە بۆیە ئێستا بابەتی یەکگرتووی گۆڕۆپانەکان دێتەوە بەرباز عراقی شێچێکە لەو گۆڕۆپانە گرنگاکان بۆ گروپ و میلیشاکان چونکە گۆڕۆپانەکانی دیکە مەبەسمان یەمەن و غەزە و لوبنان ئێستا کێشان هەیە کەمی توانیان هەیە تەنها عێراق گروپە چەکدارەکان تێیدا چالاک و کاریگەرن لەسەر توانە ئابووری و سەربازیەکان ئەمە وێڕای ئەوەی کە ئەمانە پلاندا دەنێن ئەمە ئەو بڕیاردەرەکان بڕیاریشان هەیە لە هەمان کادا ئەو گروپانە بۆیە ئەو گروپە چەکدارانە کاتێکی فشار بەکاردەهێنرێت لەلایەن ئێرانەوە دژی ئەمریکا بۆیە پێم وایە کە ئەمریکا ئەمە لێن قبول ناکات ئەمە وەکو کاتی فشار بەکار بهێنرێ لە وڵاتێکدا کە وەکو هاوپەیمانی ئەمریکا هەژمار دەکرێت کە ئەویش عێراق کاتێک کە عێراق وەکو خۆی وەکو هاوپەیمانێکی ئەمریکا هەژمار دەکات کەواتە ئەمە بەشێکە لە ئاسایشی نیشتیمانیە ناکرێت بەم شێوازە مامەڵە بکرێت گروپە چەکدارەکان هەڕەشە لە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بکەن لە هەمان کاتدا ئەمە مامەڵە لەگەڵ پێگەیەکی جوگرافی دەکات کاویش هەرێمی کوردستانی عێراقا کە بە ئامانجی بکاتە هەڕەشەی لێ بکاتە هەرێمی کوردستان کە ئێستا متمانەیەکی نێودەوڵەتی هەیە کۆمەڵێک گرێبەستی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە کە ئێستا بۆتە بەشێک لە سیستەمی هەرێمایەتی و نێودەوڵەتی هەرێمی کوردستان ئێستا بەشێکە لە هاوکێشەکانی دەوڵەتەکان بۆ بابەتی وزە کەواتە کاتێک هەرێمی کوردستان بە ئامانج دەگیرێت واتە ئاسایشی وزە لە جیهاندا بە ئامانجگیراوە هەرێمی کوردستان بەشێکە لە ئاسایشی ئەمریکا و ئاسایشی یەکێتی ئەوروپا لە هەمان کاتدا بەڵێ وان گروپین چکدار سمعتك گلک خراب لسر آسته و نافچه و حتی امریکا هیا هرف گروپین چکدار ممکنه برای عراق بدنا شرکه اف شر دهتا چاوره کرن اف هرشا دهتا چاوره کرن برأيات بوچی دست حالات فرماندار گشتی هزین چکدارین عراق لسر وان گروپان نینه بوچی دا خازه امریکا ابو هلوشاندنا وان گروپان جه بجه ناکت ما اف گروپا جه دولت و ارتش بهسترن بەڵێ ڕاستیدا بەهێزترن ڕاستە لە ڕووی بڕیاری سیاسی و سەربازیەوە بەهێزترن چونکە توانایەکی زۆریان هەیە کاریگەران لە پەرلەمان هەیە ئەو گروپە چەکدارانە لە ڕێگەی چوارچەوەی هەمەهەنگیەوە کە ئێستا کۆنتڕۆلی حکومڕانە لە عێراق کردووە کەواتە ئەمانە گروپە چەکدارەکان بڕبڕی پشتی ئەو پرۆسەیەن کەواتە کاریگەریان هەیە لەسەر دروستکردنی بڕیاری سیاسی و سەربازی ڕەنگە ئەمانە لە هەمان کاتدا ئەوەی کە ناو دەبرێت بە بنەمای ئاشتی و شەڕ ئەوان بڕیار دەدەن گروپە چەکدارەکان بڕیار دەدەن کەی شەڕ دەکەن کەی ئاشتی ڕادەگەینن بەبێ لە بەرچاوگرتنی بڕیارە نیشتیمانیەکان دووەم شێتە گروپە چەکدارەکان بە شێوەیەکی گشتی بەڕاستی هەژمون و کاریگەریی زۆر گەوران هەیە لە دامەزراوەکانی دەوڵەت لە وەزارەتەکانی ناوخۆ بەرگریدا بەڕاستی پشکێنەی مەزەبی بەشێک هۆکارێکی ئەم بابەتەیە لە هەمان کاتدا لەو چوارچێوەدا دەوڵەت بڕیارەکانی و دامەزراوەکانی بەڕاستی شکستیان هەیە
بەرامبەر بە گروپە چەکدارەکان ئەمە دەمان خاتە بەردەم ئەو بژاردەیەک ئایا گروپە چەکدارەکان لەم کات و ساتەدا ئامانجەکانیان بەرژەوەندەکانیان بە ئامانج کرد ئایا لە ڕێگەی ئەمریکاوە ئایا چی دەبێت هەڵوێستەکان چی دەبێت لە ڕێن ئەمریکاوە لە حکوومەتی عێراقەوە ئایا چۆن چارەسەر دەکرێت کاتێکەوە ئەوان پابەندی بڕیارە سیاسی و سەربازیەکان نابن چۆن دەتوانن ئەو گروپە چەکدارانە بوەستێنن ئەو کاتە ڕەنگە بابەتەکە بە نێودەوڵەتی بکرێت لە هەمان کاتدا ئێمە بە دووری نابینین جارێکی دیکە هێرشەکان دەست پێ بکەنەوە بۆ دومانەکان تەنانە بۆ بەغداد دەست پێ بکەنەوە. باشە هێژە ئەحمەد بە ملیارەها دولارە کەتینە دەستێ ڤان گروپên چەکدار ساڵانە نێزیکی یانجیان بێژین نێزیکی 3 ملیار دولاران تەنێ بودجە ژێ حکوومەتە عێراقی دمەن جبلی کۆمپانیای دەستێواندا و بەرهێنانێتکەن تەندەراش حکوومەتێ وەردەگرن دەواازەین سنووری بانک و فروخانە یە دەستێ ڤان گروپادا بەحسێک هەیە و ئەمریکا یانژی ئەمریکا بڕێکە ئەسرائیلێ پێشی هەلبژارتنێن ئەف ساڵەیەن عێراقی هێرشێ بکەتە سەروان گروپان و سەرکردەیەن وان ئەگەر نە ممکنە پەرلەمانێ داهاتی عێراقی بکەویتە دەستێ ڤان گروپان ژبەر و بە ملیارەها دولارای دەستیدا دەشێن دەنگان بکردن کورسیان بکردن بە پارەی خۆ تو چی چاوەڕێت دکەی؟ بەڵێ هەموو پێدراوەکان بۆ ئەوە دەچنکەوە ئەم هەڵبژاردنە بەڕاستی پارەی سیاسی کاریگەری زۆری دەبێت بۆ کڕینی کارتی دەنگدان و فشارخستنە سەر هاوڵاتیان بە شێوازی جۆرا و زۆر بۆ گۆڕینی هاوکێشەکان ئەمەشە بەڕاستی پارەی سیاسی کاریگەری دەبێت لەسەر نەخشەی هاوپەیمانێتەکان و ئەو حکومڕانی کە لە داهاتوودا دەبێت بابەتەکە ئێستا لەلایەن ئەمریکاوە خوێندراوەتەوە شرۆڤەشی بۆ کراوە ڕەنگە بابەتەکە بەو شێوازە بۆی بچنکەوە ئەو بنەمایە پیادە بکرێت لەلایەن ئەمریکاوە ئەوش ئەوەیە کە بژاردەی حکوومەتی فیداگوزاری لە عێراق پێشنیاز بکرێت ئەمە بەڕاستی بە دوور نازاندرێ ئەگەر هاتوو دانوستانەکان نێوان ئێران و ئەمریکا شکستی هێنا ئەم بژاردەیە زۆر کاریگەر دەبێت لە عێراقدا ڕێک نەکەون لەسەر بابەتی پیتاندنی یۆرانیۆم ئەمە بژاردەیەکی زۆر چالاک دەبێت ئەم کێشەیە چارەسەر نەکرێت کە ئەمە ناڕەزایەتێکی زۆری هەیە لە تەنانەت لەلایەن ئیسرائیلەوە کە ئیسرائیلیش کاریگەری زۆری هەیە لەسەر بڕیاری ئەمریکا بەرامبەر بە ئێران و عێراق کەواتە ئێمە چاوەڕوانیەوە دەکەین چاوەڕانی پێدراوەکان دەکەین ئەگەر هاتوو بابەتی هەڵبژاردنەکان زۆر کاریگەری دەبێت ڕەنگە گروپە چەکدارەکان وڵاتانی دراوە سێ کاریگەریی زۆر بەسەر ئەمە ڕەنگە یەکێک بێ لەو پێدراوانەی کە باسی لەوە دەکرێت کە باس لەوە دەکات کە ئەو شارەی بابەتی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بابەتی بڕینەکە تەنها سزانیە بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر گەورەترە بە ئاماژەیەکی هەرێمایەتیە لە هەمان کاتدا بۆ احتیواکردنی ئەو کێشانەیە کە لە خۆی عێراق و ئەو داواکارانەی وڵاتانی دراوسە هەیە لە هەمان کاتدا مەبەستە چییە تا مەسەلا موچەخورێن هەرێما کوردستانی نەهناردنا موچەی تێکەلی vê mijarê kir گروپên çekdar serkirdeyên grûpên çekdar li Iraqê li pêş nehênartina mûçexurên herêma Kurdistanê ne ew rêgirin بەڕاستی جێی ڕنگ بە دووریش مەزانانی بابەتی هەرێماتیەکان هەمووشت لە خۆ دەگرێت لە ڕێگەی بەڕاستی پاشکۆکان و لە ڕێگەی باڵانەوە فشار بێ بۆ سەر هەرێم لە هەمان کاتدا بابەتی بڕینی فەرمانبەرانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ ئەو وەبەرهێنانەی کە کراون لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا هەموو پێدراوەکان ئاماژە بەوە دەکەن کەوا هەرێمی کوردستان ڕۆڵێکی چالاک و کاریگەری هەیە ئەوان ئەو گروپە چەکدارانە و نانەوێتەوە هەرێمی کوردستان بەڕاستی بەم شێوازە هەرێم ببینن کە کاریگەر بێت لەسەر گۆڕەپانی سیاسی و نێودەوڵەتی کەواتە کارتی بڕینی موچەیان بەکارهێنا وەکو کارتێکی فشارە بۆچی بۆ جوڵاندنی شەقامی کوردی ئەوە یەک دوو ئەوەی کە لە هەمان کاتدا تووڕێژی گەورە دروست بکرێت بۆ ئەوەی کەوا پاڵنەرەکان دروست بکرێن دژایەتی هەرێمی کوردستان بکرێت هەمان کاتە کێشە بنێنەوە بە بۆچوونی من ئەوەیە کە لە کات و سادا و شێوازەکاندا بەڕاستی ئەمە کاتێکی گێسەڵکاریە بابەتی بڕینی موچەی فەرمانبەران پەیوەستە بە کۆمەڵێک ڕەهەندەوە
لە هەمان کاتدا پەیوەستە بە کاریگەری و کاریگەری پێگەی هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا بۆ ئەوەیەکەوە ملکەسکردنی هەرێمی کوردستانە بۆ خواستە هەرێمەتەکان ئەمە بۆ چیوەیە بۆ ئەوەیەکەوە بنەمایکی ئەو بنەما فیدرالیە جێبەجێ ناکرێت لەسەر بنەمای دەستور و ئەو بابەتە هەرێماتیانی کەوا هەن کەواتە ئەم بابەتە ئەمە سیستەمە فیدرالیەکان ئەحمەد پرسیارە دماهیە بلا ئەڤە بیتن داهاتوویە ئەمنیە عێراقێ دەستێ ڤان گروپên çekdarda çi ye bi hemî jiyana xwe ez carekê hatiye bexda li serê her kulanekê hemerek zirîpûşek hebû digotî her gerekekî ya bexdayê ya destê serkirdeyekê grupê çekdar da bi vî halê heyî Iraq ber bi kî ve di navbera hereşeyên van grupan li hêzên Amerîka li Iraqê û daxwaza Amerîka bû helweşandina van grupan û bêdesthelatiya fermandarê giştî hêzên çekdar li ser van grupan. من پێم وایە کەەوە ئاساشی عراق پەیوەستە بە شێوکی زۆر گەورە پەیوەستە بە گروپە چەکدارانی کەسەر بە ئێرانەوەن بەڕاستی ئێمە لە دۆخێکی چاوەڕۆکەرە و نیگەرانی داین لە بەردەم ڕایگەشتی عراقی دە بە هەموو پێکاتەکانیەوە تاوەکو ئەو دانوستانانی لە ئێران و ئەمریکا تاوا دەبزانین بەچی دەکات ئەگەر هاتوو داروخان دانوستانەکان ڕوویدا لەنێوان ئێران و ئەمریکادا بەڕاستی ئێمە بە دووری نازانین کەەوە عراق ڕوبەڕۆی تەنگژە بێتەوە لە دڵی تەنگشەکەدا بێت ڕەنگە کردەی سەربازیە بێت لەلایەن ئەمریکا و لەلایەن ئیسرائیلەوە بە ئامانجکردنی گروپە چەکدارەکان لە ڕاستیدا ئەم بابەتە چێ بازەکەی دەدات دەوڵەتی عراق و گەلی عراق بازەکەی دەدەن بەڵێ گەلێک سپاسیاتت کەم هێژە ئەحمەد شەریفی شەرەزای سەربازی ژێ بەغدای